سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دیلمان خەسرەوم لە بەرنامەیەکی دیکەی ئستاتیکاوە هاتمەوە لاتان. هاتوومەتە لای کەسایەتێکی ماندوو، کەسایەتێکی دڵسۆز، کەسایەتێک کەمیشە لە ڕابردوودا بۆ نەتەوە نیشتیمانەکەی کاریگەری هەبووە و ڕۆڵی هەبووە و قسەی خۆشی هەبووە. هەندێک جار لێرە و لێوێ ڕخنەی گرتووە. ئەم کەسایەتیە ئەمڕۆ لە بەرنامەی ئستاتیکاوە لەگەڵمان دەچینە نێو وێزگەکانی منداڵیەوە. دەمانوێت وەکو لە ئەمڕۆدا سەرکردەیەکە لەو با بڵێن کەسە دیارانەی کە لە کوردستاندا ڕۆڵ و پێگە و قسەیان دەڕوات بزانین چۆن ئەم کەسایەتی دروست کرد لە خۆیدا و ئەم بڕوا بەخۆبوونە چۆن دروست بوو و وێزگەکانی منداڵی هەڵدەینەوە و ئەو جوانیانەی لە ئەستاتیکاوە هەیە بە ئێوەی بیسەر و بینەری بگەێنم باز لە مامۆستا ئەبوبەکر کاروانی دەکەم. بەڕێز کاروانی بەخێر بێ بۆ بەرنامەی ئەستاتیکا. ئێوەش بەخێر بێن سەرچاوەڵ. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ واڵاکردنی ئەو دەرگایەی کە لە ئەمڕۆدا بۆ ئێمە واڵا کرد و بینە نێ و هەندێک لە وێزگەکانی تەمەنی جەنابتانەوە. ڕێزم بۆ ماندووبوون و هاتن ڕێزداریت. من هەمیشە دەگەڕێمەوە بۆ وێزگەکانی منداڵی وەکو لە دەستپێکدا گوتم کەسایەتێکی دیاریت، کەسایەتێکی قسەت وەردەگیرێت هەم لەلایەن سەرکردەکانەوە هەم لەلایەن کۆمەڵگۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیانەوە. دەمەوێت بگەڕێمەوە نێو ئەم کەسایەتی جوانی کە لە ئەمڕۆدا دروست بووە بگەڕێمەوە بۆ منداڵەکەی. بزانم وێزگەکانی منداڵی چۆن تێپەڕانوە. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. براد لە ساڵی 1965 دیارە بەناسنامە 68م بەڵام پێم وایە لە کۆتاییەکانی 65 لەدایک بووم لە گوندی مالومە دۆڵی جافەتی کۆتا گوندی قەزای شارباژێر لەسەر سنووری قەزای دوکان ئەتوانم بڵم لە هەفتاوە وردە لە تەمەنی 5 ساڵی و بیرم دێ لە تەمەنی 5 ساڵیە باوکودایکم منیان ناوە تا قوتاب بەر قوتابخانە برم دێ قوتابخانەی گوندەکە لە دیوەخانی شوێخای گوندەکەی هەبوو کاوی شاوسەری پورم بوو شوێخا ڕەسوڵ بەڕەحمەت بێ و ئەوانەی ئەو شتانەی دانرابوو لەسەری دانیشتن کۆمەڵە تەنەکە بوون ئێمە لەسەر تەنەکەکان بلۆک نەبوو ئەو کاتە هێشتا کولتوری بلۆک و بلۆکۆم جۆرەشتانە لەم ناوچانە نەناسرا بوو ئەمە کولتورێکی دواترە لە ڕاستیە ئەتوانە بەڵام بۆ لادیەکان زیاتری دوای نەوەتەکانە لە پێش نەوەتەکانە مەگەر بینایەکی حکومی وەکو قوتابخانە یاکو نەخۆشخانە شتێکی و جۆرەشتانە کەمتر لە خانوەکانە بەکارها خانوەکان زیاتر بەرد و قڕ و ئەو شتە خۆماڵێ و ینی سادانە بوون. بیرم دێ لەو کاتانەیە کە لەسەری دانیشتین زۆر چێژمە بینی لەوەی کە مامۆستایەکە شت فێریە ماکە لە هەفتاوێک لە پۆلیەکی سەرەتایی بووم کارتەکەم ێستاش ماوە کارتەکەم ماوە لە هەفتاویەکە برم دێشتەگە و خاڵ زۆر یاداوەری مناڵیە و کاتەم هەیە کە سەرنجم ڕاکێشێ بۆ قۆناغی تێر یەکە لەو شتانەی کە خەڵک زۆر لێ ئەترسا لەو کاتەیە نەخۆشی سوورێژە بوو بیرم دێ هەر بۆی کە کولتوری ئەو کاتەی خەڵکیش تۆزە باسکەین پیان وا بووە گەریەکە لە دنیاە سوورێژە نەگرێ لە قیامەتای گرێ زۆر کاتە من لە ساڵی هەفتاویەکە کۆستێکی زۆر گەورە لە دایکم کەوت کاویش کۆچی دوایی خاڵم و بەڕەحمەت بێ من خاڵەکەم هەموو خاڵێکی زۆر هوشیار بە پێوەڕەکانی ئەو سەردەمە تێگەیشت و لە پێش قۆناغەکەی خۆیەوە لە کوڕی لادێ بووە لە سەربازیە کە کردوێتی ڕسمی سپۆرت و بە بۆین باغ و چاکەت و پانتۆڵ و پێم وایە کادری پارتی دیموکراتی کوردستانیش بوو لە ساڵی 1970 کە لە کاتی هەڵکردنی کارێزە بەداخەوە یعنی کارێزەکەی بەسەرا ڕووخاو لە نێوان هەموو کرێکارەکان ئەو ژێرکەوت ئەوە بۆ دایکم بوو بە کۆستێک ڕەنگە دایکم 20 ساڵ بۆ برای گریابێ ڕەنگە تۆزی حوزنێکیشی حوزن و پەژارێکشی لە دەرونی ئێمە چێنرابێ بۆیە من ڕوم گەشە بەردەوام زەردەخەنەم لەسەر لێوە بەڵام هەستێکی حوزن و ئەوانەی قوڵیش لە دەروون مایە مامۆستا ئەو حوزنە بۆ لاد نەبر لە خۆتدا بە بڕای من حوزن بەمانە فەلسەفی و ئەخلاقی و دینیەکەی شتێکی خراپ نییە تا لای بم لە خۆم خراپ نییە وەفایە نانا خەڵک من هەمیشە لە لای خۆم غەم و خەم لە یەکتری جیاکەمەوە ئەوە چۆن خەم ئەوەیە کە تۆ دەرو سەر و دڵی خۆت داگری خۆت بێتاقەتەکەی لە پێناو شتێکە شتێکی دنیایە مادیەکە خۆشەویستێکە ئازارێکە بەدینهاتنی ئاواتێکە یعنی هیچ ئامانجێکی گەورە و قوڵوەمانی لە پشتەوە نێ لە ڕاستیە
و ناشتوانی مامەڵە بکەی لەگەڵ شتەکانە یاخو دەروونت ئەچزێ بە ئەو پەیوەندیانەی کە لە دەوروبەرتان بەڵام لە قازانجی توانین یا ئەو ڕووداوانەی کە تۆ دێن بە تایبەتی کە نازانی ڕاوەیەکی جوانیان بۆ بکەی یا ڕاوەیەکی حەقیان بۆ بکەی ڕاوەی حەق مەرجنێ لە خودی خۆیان حەق بێ هەر ڕاوێک زۆرترین ئارامی بە تۆدا زۆرترین ئاخۆژنی بە تۆدا ئەو ڕاوێ لە حەق نزیکترە غەم پەیوەندی بەشتە قوڵەکانەوەیە بە بڕای من دقێکەیە دراوەتە پاڵ پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ چەندوانێ دقێکی جوانە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم الحزن ڕەفیقی غەم هاوڕێمە غەم هاوڕێمە ئەگەر بێت و بگەینەوە بۆ بگەڕینەوە بۆ کەلام بۆ زانستی خواناسی گردون ناسی لە ڕوانگەی یەکتاپەرستیەوە ڕوحی مرۆڤ جۆرە لە غوربەتی تایە لە ئەم سەرزەویەیە یعنی ئەگەر بگەڕینەوە بۆ نمونە بۆ ئەدەبیاتی عیرفان و تەسەووف ڕوح ئێرە شوێنی ڕوح ئینسان نییە ڕوحی ئینسان لێرە لە دۆخی غوربەت هاژی لە دۆخی غەریبەتی هاژی لەبەرەوەی ئەو لە جیهانێکی ترەوە هاتووە لە جیهانی باڵاوە هاتووە لە جیهانی ڕوحەکانەوە هاتووە ماوەیەک لێرە لە چوارچێوەی جەستەیە ناچارە خۆی بگونجێنێ لە دوایە ئەم نیشتمانە ئێرە ئەم شوێنە کاتیە بەجێ هێڵێ لە ئەدەبیاتی تەسەووف و عیرفانە ئەگەڕێتەوە بۆ نیشتمانە بنەڕەتەکەی خۆی کە دنیای ئەو دیوە لێرەوە مردنە بێ بە پردێک بۆ بەخۆبوونەوەی ڕۆح خۆی ئەبێتەوە بەخۆی ئەچێتەوە دۆخە سروشتەکەی خۆی لەو ئازارە ڕزگارێ بێ کە لە دنیای هەی بووە لە مەسەلە فەلسەفەکەشی تۆ کاتێ یعنی گرنگترین سەرەتایی بیرکردنەوەی فەلسەفی چییە واقڕمانە سەرسوڕمانە و بیرکردنەوە لە ئینسانەکان لە چارەنووسی مرۆڤایەتی لە بەها باڵاکان ئەمە جۆرە لە حوزنت بۆ دروستەکە ئەم حوزنە بەمانە فەلسەفی و ئەخلاقی و دینیەکەی لە ڕاستیە قوڵاییەک بە ئینسانە بەخشێ وهروەها هەستێکی ئەخلاقی قوڵت پێ بەخشێ وا لێ کاتێ ڕوانین فراوانتر بێ ڕووکەش نەبێ بۆ جیهان و ژیان و وەمانەیەکی بەرفراوانتر بێ بۆ ئەو شتانەی کە جوانە دەستەکان و خۆش باش قوڵە کردووە مامۆستا دەستەکانە خۆش بێ مامۆستا دێمەوە سەر ئەو کاتی کە دەچیتە قوتابخانە هەست و شعوری چوونە نێو قوتابخانە چوونە نێو پەروەردەیەکی ئەوەی کە مامۆستایەک بەرامبەرت دەوەستێت و پێت دەڵێت ئەوە وانەی سبەی نێمە ئەبێ ئەخۆ دامادەکەیت ئەو هەستانم پێ بڵێ ئەو ئیحساسەی مامۆستا بوو بەکر کاروانی چی بوو لەو کاتەیە پێم وایە هەستێکی زۆر خۆش و جوان بوو هەستمە کرد من شتێکم بە بڕای من کە مناڵە چێتە قوتابخانەوە زیاتر هەست بە بوونی خۆیەکە یعنی ئەچێتە قۆناغێکی نوێەوە هەستەکە کام ئەبێ شتێکی تر بێ کە ئێستا نییە کە ئایدەیەکی لە پێش چاوە وەحاصل کۆمەڵی شتی نوێ دێتە ژیانیەوە ئەبێ بیر لەم شتە نوێیانەش بکاتەوە و مامەڵ لەگەڵ بکە و خۆی ئامادە بکە بەشێکە لە پرۆسەی پێگەیاندن و پەروەردەکردن و پێگەیشتنی ئەم مناڵە من ئێستاش بیرم دێیان دێشە لە ڕوح مامناونەوە وەکو ئەلفوبێ کوردیەکەی ئەمین باڵدار یعنی ئەو وێنانەی لەوێ چێشرا بوون ئەوە نەچێژم لێ برد ئێستاش لە ڕوح ماماونەوە وێنەی ئەو دارسێوانە وێنی ئەو مەڕانە جان دێشتم پێ هەزم ناکرا لەو کاتەیە دیەکی ئەیە دێ وەکو دارە بەڵبەر ینی مەسە بۆ نمونە ئەو کاتە لە بیرن نەچێ لەو گوندانەیە سێو زۆر کەم بوو سێ وەکو میوەی بەهەشت وا بوو پرتەقاڵ وەکو میوەی بەهەشت ما بوو واش پێ بۆ خەڵکی ئاسایی نەبوو بیخوا نەبوو دەستدەبەر نەبوو یەکێ نەخۆشەکەوت ئەیانوت سێوێکی بۆ پێیاکەن پرتەقاڵێکی بۆ پێیاکەن بەڵکو چاک بێتەوە وەکو دەرمان بەکارەهات وەکو دەرمان بەکارەهات جار مەسەل باوکمان لە کاروانە هاتەوە لە شارە هاتەوە نیو چیلۆ سێ چیلۆی پرتەقاڵ شتێک ئەو کاتە خەڵکیە تا توێکڵەکانی پرتەقاڵیان کچەکان بە ملیانەوە کرد بۆنیانە کرد و هەڵوا زۆر شت ئەمە لەو کاتەیە ئەم دارسێوانە منەبینیم هەموو سێوەی پێوەی هەموو سێوە جوانە کە لە وڵاتی ئەمە نەبوو شتێکی تر کە بەو مناڵی من لە گوندێکی کوردستانە پێم هەزم ناکرێ پێش هەزم ناکرا یان نەمەتوانی وێنایکەم بیهێنمە پێش شای خۆم جلوبەرگی کچان بوو ئەو عەزیزیی لەبەر کچانە بوو تەنورە کە لەبەر کچانە بوو لە وێنەکانی ئەمین باڵدارە هەبوو ئەموو چۆن کچ وایە کچیوا لەکوێ هەیە مەسەل لەکوێ هەبێ بۆ لەبەرەوەی جلوبەرگ و کوردەواری و مناڵی کچی کوردەواری لە دەوروبەری ئەو ئەیمە بینیبان و بەو جۆرە نەبوو ئەزانی مامۆستا من هاتووم بۆ ئەم ئستاتیکایی لای جەنابە ئەزانی ئەمە جوان ناسیە کە لای جەناب گەڵاڵە بووە و دۆی دادەڕژە
دوی دادەکە بە مەنجەڵە فافۆنەکەەوە کە لەسەر شانی بوو بۆ خۆی دنیای خەیاڵی بۆ ئێمە دروستەکە کە ڕۆشتینەوە دایکمان دایکێکی ڕەنجکێش بوو ماندوو بوو و لەگەڵەوانشدا حرمەتەن حیوانەکانی ئەدۆشی دادەمان وەکو دایکمانەکەوتە بەرچاو ئەمەش بەشێک نەبوو لە خەیاڵە جوانەکە جەهەرەوەی ئیشەکانی دایکمان کە جارجار دۆش ئەڕژێ و ئاوی شەڕژێ و مەسەلەوەیە ئەمان لە شێوەی وێنەیە و لە شێوەی پیتە جارێکتر ئەم ڕنج و زەحمەتی دایک و خوشکەکانی ئەمەیان وێنا کردبەوە بە جۆرێکتر بێ ئەمەیانەوەتەوە بەجێمێ ئەوتەوە ئەتوانم بڵێم ئەم نووسینە سادانە ڕۆڵی شعریە بینی چۆن شعر بە زمانێکی تێر بە زمانێکی نائاسایی یا بڵین گزارشدانەوەیەکی نازمانیە لە زمان ئەگەر زمان بۆ دەربڕینی ئاسایی ژیانی ڕۆژانە بەکاربێنین ئەو وێنانە ئەو ڕستە سادانش کە بۆ فێربوونی ئەلفوبێی کوردی دانرابوون لە ئەو ئەلفوبێکە ئەمین باڵدارە و دواتریش لە ئەلفوبەکانی ترە لە ڕاستیان ڕۆڵی ئەو شعرانە بینی یعنی دیوێکی تری ئەو شتیانە بەخشی بە مناڵ کە خۆی نەیەتوانی گزارشتی لێ باتەوە ئەمان بەم شێوازە یارمەتیانەدا چۆن گزارشتی لێ بات ئەمە کوردی وانەی کوردیت بۆ باس کردم وانەکانی دیکەی بۆ نمونە شعرمان هەو بەسەر نیشتیماندا ئێمە لە مەرحەلەی ئێمە یا چەک هەڵگرن بابە برام چەک هەڵگرن بڕۆن بۆ ئەومان هەن تا کۆتایی باشە لە سەردەمی ئێوە چی لە سەردەمی ئێمە سەردەمی شۆڕشی لول ببێ گوڵێ ئێمە هەفتا تا هەفتا و پێنج لە سەردەمی شۆڕشی لول بوون هەموو بەیانیە لە قوتابخانە ڕیزیانە کردین ئەوە جگەلەوەی سەیری دەست و پلیانە کرد چێ دەست و پلی پاک و خاوێن نەبوو یا دارێکیانە تسا بەدەستا دارێک زۆر تەزی بوو جا بە تایبەتی لە زستانە لەستە یەک دوو جار وابزانم لیان داوم ئەجا لە زستانە زۆر سارد بوو و تەزینەکە زۆرتر بوو ئەو سرودانە چوونە ناو ڕوحی ئێمەوە ئەی کوردینە ئەی مەردینە با دەست لەنا و دەستکەین هەموو ئەی کوردینە ئەی مەردینە با دەست لەنا و دەستکەین هەموو ئەی کوردینە ئەی مەردینە با دەست لەنا و دەستکەین هەموو بۆ مەردێکی خاکی وەتان بۆ یەکێکی ئەوەیەکێک بوو لەو سرودانی لە بەیانێک قوتابخانەکانە بەردەوام لێدرا ئەمە جگەی لەو شعرانی کە لە ناو کتێبەکەیە بوو ئێمە بووی لەبەرەکەین ئەی تۆپەکە فوتبۆڵەکە من دێم لە دەستم ڕامەکە تۆ تۆپی یاریکردنی وە کوولەکەی ڕۆحی منی و هەتا دوایی ئەم شعرانەش لە ڕاستە بۆ ئێمەیەکی مناڵ لە ژینگەیەکی سروشتی خۆماڵی کوردەواریانە یعنی شتێکی جوان بوو شتێکی خۆش بوو زمانێکی تری بە ئێمە بەخشی بۆ دەربڕینی هەستەکانمان خولیاکانمان ئاوەتەکانمان کە بە زمانی ئاسایی ڕۆژانە نەمەرەتوانی زۆر جوان باسی وێزگەکانی تەمەنی خۆتم بۆ دەکەیت دێمە سەر خۆناغی هەرزەکاری گەنجێکی خۆز بوویت ئەم گەنجە خۆزە بەم خەیاڵانەی کە دروستی کرد لە وێنەکاندا کە لە پۆلی یەک و دووی سەرەتا یادەی خوێن معلومە سۆز و محیبەت و هەستی بۆ بەرامبەر دەبێت تێگەیمە بەستم شتیوە هەبوو جا پێشەوەی بینە سەرجای با تۆزێ دووسێ حەڵقەی تر بەس ئەوە لە دەستم دەرناچێت من لە یەکی لەو شتانی کە زۆر کاریگەری لە ڕۆحم گەروە لەم دواییە لە دیوانی لە پای زەخەونی سەربەخۆی شعرێکم لەسەر بڵاو کردوتەوە مەسەلەی هەرەسێنانی شۆڕشی لۆل بەڵێ یەکێ لە گەورەترین مەژەبەکانی شۆڕش لە گوندەکەی ئەمە گوندی مالوو نزیکەی کە تەقانیانەوە دوو هەفتەی ڕێک تەقیەوە ئەبیعیەوە ئەشکەوتە لە ساڵی 1960 کە بارگای مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بووە لەوێ بووە بارگای مەکتەبی پارتیوە و من پێشەوەی ببێ بە مەرجەب لە کاتێکە کە شەڕ دەستی پێکردەوە لە 1970 فڕۆکەکانی ترکەوتنە بۆ بارانکردنی گوندەکان و لەوانەش گوندەکەی ئێمە من بەشە لە پۆلیسی چواری ناوەندیم لەو ئەشکەوتە بە هەر پرسیارە بکەم کوڕی شاری یا گوند من کوڕێکی شاری بەڕیشە گوندیم بەڕیشە گوندیم کەواتە زۆر بەهێزی پێم وایە گوندەکان زۆر پێم وایە ئەگەر بزانی ڕۆشنبیرێکی بەڕیشە لادایی بێت جوانیەکانی لادێ و شار بەیەکەوە کۆکەیتەوە ئەوانی لادەی بن لە شاعیرەکانمانەوە بگەڕێنەوە بۆ مێژوو بۆ ڕابردوومان ئەو شاعیر و ئەدیبانەی کە لە ئێستەیە ئێمە شانازیان پێوە دەکەین کە سەردەمێکی جیاواز لە سەردەمەکەیەوانە لە لادەکانەوە پێگەشتن
لە سروشتە جوانەکەی کوردستانەوە پێگەشتن لە شاخ و کێوەکانەوە شعریان دروست دەکرد و ئیلهامی شعریان دەخستە سەر نووسینەکان. براتە تا چواری سەرەتایی لا دێخوێنومە هەتا ساڵی 1970 لە ساڵی 1970ەوە ماڵمان هات بۆ سلێمانی و پێنجی سەرەتاییم لە سلێمانی خوێنەوە لەو کاتەوە لە سلێمانیەژی بەڵام ڕەنگە مانگی سێ چوار جار بچمەوە بۆ گوندەکەی خۆمان و ئەو سروشتە جوانە و هەر بەو خەیاڵی بە ژیانی لادە من قەتدا نابڕێم داش نەبڕاوم لە برەوەی کە ڕۆحی من کەفشارێکەوێتە سەر پێویستم بە سروشتە و یەکێ لە ژوار و ژانەکانی مرۆڤی ئەم سەردەما کە جاری وایە هەست بە بێزاری و خەمۆکی و جۆرەها دەردو نەخۆشیەکە ئەوەیە کە دوور کەوتۆتەوە لە سروشت لەبەرەوەی لە بنەڕەتا مرۆڤ کوڕی سروشتە لە باوەشی سروشتە ئەبێ گەورە بژی ژینگەی ئێمە ژێستا ژینگەیەکی دەستکردە بەوەی تەکنۆلۆژیا و ژیاغاری نوێ و شکەڵاتنی ژان و هەروە تێڕوانینێکی هەڵە بۆ سروشت کە سروشت دوژمنی مرۆڤ ئەبێ بەزەڵە بەسەریا زاڵبین دارنینی ئەو بەرگە سیحر و ستاتیکایی کە هەی بوو سروشت بە قازانجی لە ڕاستیەوە بەرهێنانێکی مادی زۆر کوێرانە وای کردووە ڕۆژ بە ڕۆژ ئێمە لە سروشت دوور بکەوینەوە بۆیە ڕۆژ بە ڕۆژ هاوار و ناڵە و ئازاری ڕۆحیمان زۆرترە بێ بەو ئەندازەی نزیک بینەوە لە سروشت لە خوا نزیکترین لە خۆمان نزیکترین و فشارە دەرونیەکانمان کەمترە بێتەوە ئەتوانین لە کەش و هەوایەکی ئارامترە بیر لە شتەکان بکەینەوە ئەم هەموو گرژەی مێشکمان و ئەم هەموو خەو و خەیاڵاتی دەرونیمان و ئەم نەزانینی ئیدارەکردنی هەستەکانمان و باوەڕەکانمان و قەنەعەتەکانمان کە لە ژان و ژواری دەرونی ڕۆحی زۆرەوە دەرەچێ بە جۆرێکتر ئیداریان کرد و زۆر جار سروشتی تیشکردنەوەی چاو ئەقڵە بێگومان تۆ سەوزی بینێن هەم ئارامی بە دەروونە بەخشێ هەم لە ڕاستیە بۆ بینینیش باشە نەکرد تەنها سەوزی هەر بێدەنگی سروشت یعنی ئەو قسەکردنەی سروشت کە لە بێدەنگی سروشتە ئەو جریوەی چۆلەکەی ئەو شتە بۆیە زۆر جارەڵین ئەوە سروشتە ئێمەی فێری زمان کردووە یا ئێمەی سروشتمان فێری زمان کردو بە تایبەتی لە ڕۆ هونەرەکەیەوە ئێستا هەندێک هونەرمەندی گەورە ڕۆژە ینی کامکارەکان و مامۆستا مەزەری خالیقی و ئەوە ناو پرسیاران ناکەن ئەڵێ ئێمە لە بولبولەوە فێر بووین یا بولبول لە ئێمەوە فێر بووە جوابم بەرەوە ئێمە بە بڕای ئێمە زیاتر ئێمە لە بولبولەوە فێر بووین بەڵێ ئێمە لە بولبولەوە فێر بووین ئێمە زیاتر لاسایی سروشتەکەینەوە بۆیە بەو ئەندازەی ئێمە سروشتی تر بین لەگەڵ ڕۆحمان لەگەڵ سروشت لەگەڵ سادەیی لەگەڵ پاکی لەگەڵ جوانی تێکەڵاوتر بین ئەتوانین گزارشتێکی پاکتر جوانتر ڕاستتر ڕەوانتر ناسکتر لە قەنەعەت و ویژدان و ناخی خۆمان بینەوە و لە بەها جوانە گەورەکانیش بینەوە ناسکتر بژین ئینسانانەتر بژین مسلمانانەتر بژین کوردانەتر بژین بەو جۆرێک ئێمە سروشتی تر بین تا سروشتی تر بین خۆمانترە بین لە ساختەیی و خۆفشکردنەوە و یعنی ماسک بۆ خۆ دروستکردن و زۆر شتی ناونیشانی تر دوورە بین ئەبینەوە بە مرۆڤ ئاسایە سادە جوانەکە ئەو کاتاگەر پێگەشمان هەبوو لە شوێنی خۆیان پێگەکەمان بەکارهێنین بە قازانجی هەمومان لەو شوێنەیە بەس بە دواییە کە لە دەرەوەی پێگەکەمان هەمومان هاوڵین و مسلمانین و کوردین و خزمین و برادرین و کەس یەکتر باشە مامۆستا لەگەڵ دایک و باوکتە پەیوەندی چۆن بوو و کاریگەری کامیانە زۆر لەسەر بوو پەیوەندیم یەکجار خۆش بوو لەگەڵ هەردووکیانە زۆر ڕەفیقانە بوو زۆر برادرانە بوو ماون ئەگەر هەردووکان میوانی خوان هەردووکان کۆچی دوایان کردووە لە بەهشتانی شاڵە من هەر لە مناڵیەوە دیارە بە حکمی جۆری ژیانی خێزانی کوردەواری و ئەوانە ڕەنگە مناڵ لە دایکەوە نزیکتر بێ من بیرم دێ کە تەمەنم 6 ساڵ بوو ڕوخساری کامیانە وەرگرتووە ڕوخساری باوکم ئێستا من ڕوخساری باوکم بەس هەندێشتی جسمی دایکم لە ڕۆحیشما هاوبەشم هەردووکیان مەسەل باوکم هەندێ خەسڵەتی هەبوو زۆر ڕاشکاو بوو زۆر ڕاشکاو بوو قسەی پێچ و پەناو ئەم جۆرە شتانەی نەبی ئێستا بنەماڵێمەش هەمومان وای ڕاشکاون هەمومان وای من جۆرە سەرکردەیەکی سیاسی هەبوو کە جارجار مشتوم بەڕکەوتە نێوانمانەوە ئەوی کاکە نازانی تۆزە مجاملە بکەی ناتوانانی هەندێک لەو شتانەی پێمەڵی پێمان نەڵێ ناتوانانی هەندێک لە ڕاستیەکان ینی جاری وایە وریانە بین لە ڕاشکاویە هەتا تێپەڕێن سادەیی ڕاشکاوی ببوورە زەربەی لیاوی زەربەی لیاوی قازانجی شم لێ کردو لە ڕووی اخلاقی و قازانجم لێ کردو بەس لە ڕووی بەرژەوەندیەوە زەرەری لیاوە وجدان عەزابیش نیت
وانە بە پێچوانەوە خۆم هەڵیە بژێرم ئامانجەم ئامادەم باجەکەشی باشە لەبەرەوەی بە بڕای من ڕاشکاو نەبوون جۆرێک لە دوو ڕووی ترسنەوەکی دیارە بە تەواوە لە هەموو شوێنێکیش ڕاشکاوی ڕوت هەتا لە ئیسلامیشان ڕێگە پێدراو نییە بەس ئەسڵ ڕاشکاوبوونە یعنی خۆوەک خۆنیشاندانە یعنی توانای دەربڕینی قەناعەتەکانە یعنی بوێری ئازادی بیرکردنەوە و بڕوابوونە بڕوا بەخۆبوونە و ڕاستگۆبوونە لەگەڵ بەرامبەرەکانیشە پێچ و پەنا و لە پاژم لە قسەکردن و غەیبەتکردن و ترسان لە پلە و پای و هەیبەتی کەسێک نەتوانی قەناعەتەکانت دەربڕی ئەمانە بە بڕوامی بەشە لە نیشانەکانی لاوازی کەسێتی مرۆڤ هێزەکەی باوکت ئەنجا من با دایکم لە هەر لە تەمەنم 6 ساڵ بوو بیرم دێ ئەوە هیچ کە پێوتم عەبوودجان ئێستاش لە مێشک نازنینگێتە کایو عەبوودجان بەخێر بێتەوە یا جلوبەرگی ئافرەتی کوردانە کوردەواری ژنی کوردەواری بەڵام تا ڕەدێ هوشیار بوو بە تایبەتی لە دوای ئەوەی ئێمە هاتینە شار و ئەوانی شاتنە شار و هەموو جارە بە ئێمەوت ئەیود ئەخ من خوێنەواری ئێوەم هەبوویایە من لە ئەستی ئێوەیە بووم زۆر زۆر کە هەتا جاری وەها بوو مەسەر لە نزیک کۆتایی تەمەنیە بیرم دێ ساڵە پێشەوەی کۆچی دوای بکات جارێک تەلەفۆنی بۆ من کرد وتی عەبوو بەکر چۆنی منیش هەڵامەتێکی پیسم بوو تۆ زاوتم وەڵا نەخۆشم وتی ئاواتە بی بەسەرۆکایەتی هەرم بە منجەوە هەڵامەتی چی نەخۆشی چی وەستە وڵایەتر منی جارە چووم ئەو نەخۆش بوو وتم دوای کە چۆنی وتی ڕۆڵا وتم هەستاوانێ وتی ئەزانم بەڵێ چی وتمەوە تۆڵی خۆم لێ کردیتە باشە بەس بۆ هەستەیە توی هەستاندەوە یعنی هێزی پەیوەندێکی هەر لە هینەکانەوە باوکم بە ڕەحمەت بێ زۆر تون بوو لە سەرمان زۆر کۆمەڵە قانونی هەبوو بۆ نمونە هەموو کەس لە ماڵی ئەمەیە لە تەمەنی 6 ساڵی و نوێژمان کردووە بیرم دێت لە زستانانە دایکم بە ڕەحمەت بێ ئەو هەمووی بەست بەیانی هەڵستا دایکم لە لادێ ئێمە 6 ساڵ 7 ساڵ بووین بەفری ئەخستە قۆریەوە ئەیخستە سەر ئاگر ئەیتوانەوە ئەیکرد بە ئاو دەزێژی بە ئێمە هەڵە گرت و بەرماڵەکەی بۆ ڕاخستین و ڕای ئەمە پەروەردەیە تەبێ ئاوا بوو دایکم 25 ساڵ نوێژی شەوانی نەچوو بوو زۆر دیندار بوو لەو ڕوانەوە جا زۆر خێر خواز بوو لەوەی هەی بووایە دایم حەزیە کرد بەشی خەڵک بە یارمەتی خەڵک بە دڵی ئەو خەڵکانە خۆشکە نەسیحەتی زۆر خەڵکیە کرد کە باش بن لەگەڵ هاوسەرەکانتان لەگەڵ بووکەکانتان لەگەڵ ئەوکانتان زۆر ڕۆڵی هەبوو لەوەی باوکم لە شەڕ بژێڕێتەوە مەسە جاری وا بوو باوکم خەریب و تێکەچێ لەگەڵ خزم و کەس و کارەکەی ئەو خەتای تۆیە نابێ وا بکەی غەڵەتەکەی یینەوەی زۆری زۆرینەکەیەوە ئەم شتانە یعنی تا ئێمە ئەوە شتی زۆرە کرێ شەڵا لە یادداشتەکانمانە بە دوور و درێژی بینوسینەوە بەدیلی خۆشەویستی ئەم دایکە دروست بوو لە ژیانتە پێم وایە خۆشەویستی دایک خۆشەویستێکی تایبەتە ئەبێ بە تایبەتی بیاڵیتەوە نابێ بڵێ جێگرێتەوە هەر شتە و تایبەتی خۆی هەیە هاوسەرت خۆشەوێ تام و خۆی هەیە و تایبەتی خۆی هەیە نیشتمانت خۆشەوێ خوا خۆشەوێ یعنی جوانت خۆشەوێ برادەرەکانت خۆشەوێ هەر شتێک بەڵام ڕەنگەهی دایک زۆر تایبەت یعنی ڕەنگەهی دایم زۆر تایبەت بێ بۆن و بەرامە هەستەکانی مناڵی من ئەندێ شعرم بە دایکم نووسیوە وتی چی بەڵێ ئێستا لە بەرەم نین بەس هەندێک شعرم بۆ نووسیوە جارجاریش ئەم گریان شعرێکم لە 84 بۆ نووسیوە نەگریایت شعرێکم 84 بوو ئێمە لە سلێمانی بووین پورێکم هات ئەو کاتە دۆخیان زۆر خراپ بوو ئێمەش تەنها ئەو کاتە دوایی دایکم باسی کرد تەنها 5 دینارمان هەبووە بەڵام چوو ئەم دایکم بۆ بازار ئەم 5 دینارە بیا بەکراس و جلوبەرگ و شتێک بۆم پورێ خوشکی باوکشم بوو بۆی هەروانە ڕاتەوە بەو ڕەش و ڕوتیا دوای 5 دینارەکەی لێ گوم بوو لێگوم بوو دوای هاتەوە گریا دایکم منی شعرێکم بۆ نووسیا و کاتە من 4 ئامادەیە بووم وابزانی 4 ئامادەی 5 ئامادەی بووم سەرم هەڵبڕی ڕوانیمە دایکم بینیم بووە بە کۆڵ فرمێسکە ڕێژێ دەستی ناوەتە ژێر سەری گەرم و خۆشی لە گۆڕی ژانە دەنێژی لێم پرسیدایەت خوا دایکە ژیان سەر چاوی سۆز و بەزەوی ئیمان بۆچی ناتوانانی فرمێسکەکانت هەڵنەوەرێنی لە چاوەکانت خۆک و ڕێژنەی بارانی بەهار فرمێسکرد لە چاو هەڵڕێنی خوار
وتی ڕۆڵەکەم هەژاریەکەوە لێم بۆتە خۆرە و دەروونم دەخوا سامانمان هەمووی هەر 5 دینار بوو ئەویش لە منی بێچارەون بوو ئەی ئەوانەی دڵ و هەستان نەمردووە ئەی ئەو کەسانی کەوا ویژدانتان زیندووە چۆن سەرنجتان ڕاناکێشە ئەم وێنانە کە وێنە کە ڕەنگەکانیان ئازار و هێڵیان ژان یعنی ئەو کاتەک تەبیعی خۆشبەختانە ئێمە ئەگەر هیچیشمان نەبووایە خەڵک هەمیشە بە دەوڵەمەند ێزانێت لەو کاتەیە کە ئەو ڕووداوایە جێرمەوە خەڵکە بۆ داوای قەرزی 50,000 دیناری لە باوکم کردووە دایم لە دەرەوە پشتە و پەرداخ دەرەکەوت 50,000 ئەو کاتە داوای قەرزی 50,000 لێ کردووە خۆشبەختانە من بۆ خۆشم لە دوای نەوەتەکانەوە زۆر سوودم لە قسەی عارف و پیاوچاکێک بینی لە ئەم ڕۆوە هەمیشە خۆشم وا دەرخستووە ئەڵە لە عارفێکیان پرسیە زانین تۆ زۆر دەوڵەمەند نی بەس ئەم جلە جوانانە چیە بەردەوام لەبەردە بۆ ئەوەندە پۆشتە و پەرداخ دەرەکەوێت ئەوی ژووتی لەبەرەوەی کە خەڵک بینیمی هەستکەن جگە لە خوا پێویستیم بە کەس نییە جگە لە خوا پێویستیم بە کەس نییە بیرم دێمن لێ پسراوی لقیە گرتوو بووم لە نەوەتەکانە 95 ئەوانە یعنی لە بازاری لەنگە قاتێکم کڕی بوو بە 30 دینار چوینە ماڵی تۆزە دەوڵەمەنی ئەم شارە ینی لە شوێنێک دوای بیسمەوە توانە بێمە کوڕی چلۆرتێکی ئەم شارەکە بۆ لە کاتێکا من ڕاحات 5 دینارش ڕەنگە لە جیرفانەمان نەبوو بێ پێم خۆشە من لە یەک شتە ترسم لەوەی خەڵکێک پێویستی پێت بێ تۆ نەتوانێت پێویستەکەی بۆ دابنکەی بەس بە شێوەیەکی گشتی خەڵک بە دایکشم ئەیوە ڕۆڵە گیان ئەوە یەکێ لە نەسیحەتەکانی بوو ئەیوت هەرگیز نەبوونی خۆتان بۆ دەرەوەی خۆتان ئاشکرا مەکەن با خەڵک هەمیشە بە بوو تامزانێ بە دەوڵەمەند تامزانێ با ڕێستان لە چاوی دەرەوەی خۆتانە کەم نەبێتەوە ئەگەر هیچیشتان نەبوو لە ماڵەوە قەیچێکە جل لەبەرکەن جلی جوان لەبەرکەن لە ماڵەوە تەماتی سوورەوەکراوە بخۆن نان و ئەو بخۆن بەس بە ئەمانە ئەم شتانە بەشی خۆی کاریگەر ئەمە لە مەکتەبیش لە سەرەتاییدا مامۆستاکان ئەیانوت جلەکانتان بادراوی بەڵام باپاکوخاوێن بێ وانە ئەمەش ئەوترا کەواتە ئەمەش پەروەردە بووە تۆ لە قوتابخانەدا وەکو مەنهەجەکە پەروەردە دەکرای بەس لە ماڵەوە پەروەردەیەکی دروست و دڵسۆزان و ڕۆحانیت لەگەڵا بوو کە دایک و باوکت بوو تەبیعی سوپاس بەخوا من هەرگیز بە جۆرە فەقیر نەبووین وەکو هەندێک فەقیری ترکێ پێویستمان بەین بێ بە پێوەرەکانی و سەردەمە باپیرم یەکە لە دۆڵەمەنەکانی گوندەکە بوو باوکیشم ڕاستە کە جیا بۆ ماڵی جا کردووەم جۆرەشتانە زۆر شتی نەبوو بەڵام لە دوای بوو بە خاوەن مڵک و ماڵ و خەڵکی بەکرێگر ئیشی بۆ بکە بەڵام لە هەمان کاتە یعنی بە چنگونینۆک و ژانێکی زەحمەت بوو بەڕاستی بە چنگینینۆ دەستەکان و خۆش بێ مامۆستا قوڵت کردمەوە لە زۆر بابەتدا منیش ئەمڕۆ دانیشتم کەمترین پرسیارم کرد ئەگە سەرنج بیت لەبەرەوە زیاترین گوێگرتنم هەبێت بێمەوە سەر پەیوەندیەکەت پرسیارەکەم بێرم نەچۆتە نابیرە بڕوا ناگەم بێرم چێتەوە چونکە بەشێکە لە سونەتی حەیات و بەشێکە لە نەفس و بوونی ئینسان وایە بەس بە شێوەیەکی تەندروستانە نەک بە شێوەیەکی بەلاڕێدا حورمەتەن ئەوە یەکە زەربە لە بوونیەتی ئینسانەکە بدات دەگەیتە 57 ساڵی هیچ شتێکت دروست کرد نەخێر چاور لە کەس نەبوو وەکو گەنجێک حەزم لە زۆر شت کردووە بێگومان لە هەرزەکاریە بەڵام من لە تەمەنی 16 ساڵیەوە تێکەڵاو بە ڕەوتی ئیسلامی قوفڵیان کردی قوفڵ لە ساڵی 1970 ڕەوتێکی تونڕە یان میان ڕەو یعنی ئەو کاتە تند بوو ئەو کاتە تند بوو بەتایبەتی لەو ڕۆکۆمەڵاتیانەوە هەمووی تند بوو لە چاوێ ئێستا سەلەفی بووین لە چاوێ ئێستا سەلەفی بوو یعنی گۆرانی قەدەغە بوو مۆسیقا قەدەغە بوو سەردەمی ساردیان قەدەغە کرد یعنی زۆر تند بوو یعنی بەڕاستی فۆرمێک بوو لە سەلەفیەت لە شێوەی ڕێکخراوە ڕێخستنە بەس فۆرمێک بوو لە سەلەفیەت زەربەی لێ یاخود ڕێکی خستیت و بە هەڵەیانە بردیت بە بڕای من دوو دیوی هەیە لە ڕێکەوە تواناوزەکانمان بە شێوەیەکی باش بەڕێکرد بۆ خۆ بیناکردن و خوێندنەوە خۆ پێگەیاندن و دوورکەوتنەوە لە هەندێک لادان و ئەمانە شتی لاوەکەی و لادان و ئەمانە و پەیوەندی سۆزدارانی نابەجێ و ئەم بابەتانە لەم ڕۆ خزمەتی کردین بەڵام ئەبێ بڵێن هەموو شێر ئیجابی نەبوو لە ڕێکەوە ئەتوانم بڵێم لە فەزایەکە ژیاین کە نەمانتوانی ها بە عەفەویەتی گەنجانە بژین یعنی بە عەفەویەتی گەنجانە بژین یا بڵێن ژیانی مرۆڤێکی نۆرماڵ نەژیان مرۆڤێکی ئاسایی نەژیان مرۆڤێک وەک بەردەوام لە سەنگەرا بێ بەردەوام هەستیار بێ بەرامبەر دەورەمەنەکەی زیاد لە پێویش هەندێشت گەورەکە زیاد لە پێویش
یعنی پێوەەر بەسەر هەندێک شتا بچەسپێنێ ئەوانە بە بڕامە لەو ڕۆوە ڕەنگە بابەتی زۆرم هەبوو لەم بەشەیە باسیکەم دیارە فریان نەکەوت ماشەڵڵا جەنابەت قاڵبوون و من فریا ئەو قاڵبوونەی جەنابەت ناکەوم بە تایبەتی لە بەرنمەیەکی یە کاژمێریدا من ناتوانم حەق بە و ڕابردوو نۆستالۆژیای جەنابتان بدەم لەگەڵ هاوسەرتا چ شتێکتان زۆر لێکەوە با بڵێن نزیکە دەگونجێت گوێنەدانی زۆر بە دنیا و سادەیی باش کە ڕەنگە هەندێک خەڵک بڕابم قسەی من ناکە لەبەرەوەی ڕواڵەتی من لە هەندێ سیقە بووخەبوونێکم الحەمدولیلا ئەو سیقە بۆخۆبوونە جاری وا هەیە خەڵک بەغەڵەت لێکێداتەوە وازانە خوانەخواستە جۆرە لە خۆ بەزلزانین و ئەمانەیە کە من ئەو کەسی خۆی بەزل بزانێ زۆر بە سەقەت سەیرەکەم لەبەرەوەی بەشی لە ئینسانێتی نامێنێ یعنی بەشی لە ئینسان ئەسڵەن مرۆڤە ناوە ڕۆک بۆشەکان خۆیان بەز لەزانن باشە جوان وەڵامت دامەوە سپاس مامۆستا زۆر پرسیار هەیە لەم بەرنامەدا لە بەڕێستی بکەم بەس برادرانم پێم دەڵێن وچان وەرگرە من هەندێک جار لە بەرنامە زۆر جار لە بەرنامەکاندا گوێ لە دەنگی هونەرمەند دەگرم هونەرمەندێک بەس کوردی بێت چونکە ناچم بۆ بیانەکان کوردی جوانمان هەیە لە ڕەسەنەکان لە سەردەم لە کلاسیک تا کۆتایی ئەوەی کە هەبێت مامۆستا گوێ لە دەنگی چ هونەرمەندێک دەگرێت و زۆر جار بۆ وچاندان بە مێشکت حەزت بە دەنگی چ هونەرمەندێک بووە وڵای من گوێ لە زۆربەی دەنگی هونەرمەندە کوردەکانەگرم بەڵام بە پلەیەکەم هونەرمەندی کلاسیک یعنی هونەرمەندە کۆنەکان من زۆر لەگەڵ هونەری هاوچەرخانیم چێژی لێ نابینم گوێشکەم ڕانەهاتووە مەسەل مامۆستا حەسەن زیرەک مامۆستا مەسەری خالقی سێ عەلی ئەزغەری کوردستانی یعنی عەلی مەردان بەسەر هەندێک گۆرانیەکانی هەشتاکانی ناسری ڕەزازی یعنی هەموو عەباسی کەمەندی سەی محەممەدی نادامچی ئەو هەندێک لە ڕوڕەکان و لە ڕتمی خێرا ناگرم لە ڕتمی خێرا ناگرم نەحەزم لێ نییە من زیاتر حەز مەسەل لەم تازانەیە بەهجە دیحیا عدنا كريم يعني أمانة زور جوالي هنرمندی جوان ئێستا گەوچانێک بین بچینە لای دەنگی چ هونەرمەندێک بە حەسەن زیرەک ئەڵێ چی ئەو گۆرانەی کە خواستی دڵی جەنابتە با خاڵی جوتیارم بێ خاڵە جوتیار دەچینەوە بۆ مالومە جا من بزانە گەری دەنگی حەسەن زیرە لەگەڵ من لەگەڵ فرمێسکەکانی دایکمان تێکەڵ بووە من لە تەمەنی 12 ساڵان بووم لەسەر دێوە لەسەر لە ناو بەراوەکەی خۆمانە لە گوندەکەی خۆمانە پێش ڕوخانی ڕژێمیشە ئەو کاتە ڕادوێ تاران و کرماشان و ئەمانە هەبوون ڕادوەیەکمان پێ بوو لەگەڵ دایکمامان کردەوە دوای عەسران لە کاتی تەماتەڕنین و یا ئەودان و ئەم جۆرەشتانە کە مامۆستا حەسەن زیرەک جۆمان لێ بوو لەو ڕادویانەوە دایکم بە خوڕ ئەگریا ئەیوت دنیا عەمرت نەمێنێ ئێستا خاوەنی ئەو دەنگە لەژێر گڵا ڕزیوە جا من ئێستا بەراورد یەکەم دیدگای پیاوێکی سەلەفی لەگەڵ ئەو موسڵمانە سونەتێ ئیسلامیە کووردا پاکە دەست لێ نەدراوە کە بزانە ئەو چۆن کار لێگەکە لەگەڵ دەقێکی هونەری کوردیە ئەمیش چۆن بەسەرچاوی گوناح و یین و یەک دنیا گرەی دەرونی بۆ خۆی گرەی دەرونی بۆ خۆی دروستەکە بە پێچەوانەی خواست و ناخی خۆی وەکو ئینسانێ ئەماکە بە سەرچاوی گوناهێکی گەورە لە کاتێکە دایکم بەو جۆرە مامەڵی لەگەڵ دەنگ و هونەری حەسەن زیرەکە دەستەکانە خۆش بێ بچمە وچان دێمەوە لات پاش وچان درێژە بە بەرنامە دەبێت
دووبارە سڵاوتان لێبێت مامۆستای بەڕێز جوان پێش وچانەکە منە قاڵ کردەوە بۆ ئەوی کە فرمێسکەکانی دایکێ لەگەڵ دەنگێکی ڕەسەنی کوردی لادەیی بەوە تا جوانەکەی قوڵ کردەوە باشە هەل ئەم پرسیارانەوەکو کۆتا پرسیاری ئەم بەشە کە ژیانە سادەکەی جەنابتانە شوانیت کرد نەخێر باوکم لێ قەدەغەکە بردو شوانی بکەین قەدەغی کرد ئەوی شوانی ئیشی پیاوی جددینە نەبێ بیکە چیت لەگەڵ ڕێزم بۆ شوانەکان ئەو دیدی باوکم بووە بەڵێ بەس هەموو ئیشەکانی لادەم کردووە هەموو ئیشەوەکو یعنی تووتێن تەماتە کوێڵان ڕنین درە و موتوربەر بڕین دار بڕین تەنانەت جوتیشم کردووە لە تەمەنی 9 ساڵی ئەوانەیە هەمووی ناخۆش هەمووی ڕەنجە ئەو 150 هەمووی ئەوم بەتلۆ بێگومان جاری وا بوو بە مناڵی بە تایبەتی لەینەکە ئەبوون بە تڵۆق جاری وهەیە ئیش پێ ناکراوە نە ئازاریان هەبوو وایە ئێمەش بە مناڵی زۆر بە شەق ئەرزیان پێشت زۆر ناخۆش بوو لەوانە جاجێرەکردن یعنی گەڵی شەو جا و کاد و کادێن و من زۆر قرس بوو لەلا مامۆستا ئەو جیایی کە ئەدڕنی و زۆرجار دەدا بەسەرشانە ئەمانەی ئەگزاندیتەوە بە بێگومان جا شوێن نەبوو حەمام نەبوو کولتوری حەمام نەبوو کولتوری یعنی ئاو دەست نەبوو زۆر بەداخەوە یعنی هەندێشتی زۆر سادە لە لادیان نەبوون هەمووی لە دوای نەوەتەکانەوە زیاترم شتانە چوونە لادێمەوە با بێمە لایەن پێگەشتنەکەی جەنابتان ئەم منداڵە سادەیی کە باسمان کرد لە بەشی یەکەمدا ئێستا سەرکردەیەک و کەسایەتێکی دیاری کوردستانی قسە ڕۆشتوویەکی کوردستانی ڕادوەردەگیرێت و بە دەرکەوتنێکت هەڵایەک لە میدیاکاندا دەنیتەوە 42 کتێبت نووسی لەم 42 کتێبەدا ویستت چ پەیامێک بە هاوڵاتیان و هاونیشتیمانیان بدەیت 43 عەفو ویستم پێش هەموو شتێ پێیان بڵێم کە ئێمە ڕۆڵەی نەتەوەیەکی بێدەوڵەتی نیشتیمانێکی پێناسە نەکراومان هەیە ئێمە 100 ساڵ ئیهانەکراوین و سوکایەتیمان پێکراوە وەک کورد کە چۆن سینیەکان سەدەیەک کە خۆرئاوایەکان یاریان پێکردوون لە سەرەتا سەدەی 19 تاکو سەرەتا سەدەی 20 ئەوانە ناویانەوە 100 ساڵی سوکایەتیکردن بە نەتەوەی کورد ئێمەش 100 ساڵی ڕابردوو لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە کورد لە دوای ڕوخانی سەڵتەنەتی عوسمانیەوە کە مافی خۆی بوو مافی نکوڵی لە نەکراوی خۆی بوو دەوڵەتی خۆی دروستکە کە دەوڵەتمان دروست نەکرد و تووشی ئەو زەبر و جەزرە بە چەشت نەبووین لە چوارچەوەی کۆمەڵێ دەوڵەتە کۆمەڵێ زیندانی مۆدێرنی هاوچەرخە لە شکلی دەوڵەتە پێش هەمووشتی ئەمە هەست بەمە بکەین کورد بین ئینسان بین هەست بەمە بکەین و پێشەوەی هەر شتێکی تر بین ئێمە بتوانین خۆمان وەک کورد وەک پێناست دووەمیان ئێمە لەو حاڵەتە کە کوردین ئێمە مسلمانیشین ڕێز لە مسلمانەتی خۆمانەگرین مسلمان بوونی ئێمە قوڵایەکی مێژووی بێمان بەخشێ یعنی بۆتە بەڵگەنەویست مسلمان بوونێتی ئێمە هی منشت و مڕ نەماوە ئێمە مسلمان ببین یا مسلمان نەبینی بەشێکی جیانەکراوی فەرهەنگی ئێمە ئەگەر هەر نمونە بە جەژنی قوربان و ڕەمەزان بێنینەوە جەژنی قوربان و ڕەمەزان دوو جەژنی ئاینین بەس لە لای ئێمە بوون بە دوو جەژنی کولتوری بە دوو جێژنی کولتوری ڕیشە ئاینی بۆ نمونە کابرا ڕەمەزان ڕۆژی گرتوێ یانە گرتوێ نوێشکا یانەکە بڕای بە قوربان هەوی یانە بە ئەبێ لەگەڵ کۆمەلگاکەی جێژن بکا و نقڵ بگێڕێ و سەردانی ماڵام کا خۆی بگۆڕێ و پەیوەندی بە ئاستی دینداریەوە نەماوە لە ڕووی فەرهەنگیەوە ئەویش مسلمانە بەمانە فەرهەنگیە کولتوریە کۆمەڵاتێکە ئەویش مسلمانە ئەبێ بەشداری خۆشی و ناخۆشەکانی کۆمەلگای بکە بە سیفەتی ئەندامێکی ئاسایی کۆمەلگا لەو ئاستەیە ئێمە لەگەڵ بۆیە نابێ ناسنامی ئیسلامی و کوردبوونمان لە بەرامبەر یەکا بۆستێتەوە ئێمە ناسنامەیەکمان هەیە زیاد لە ڕەهەندێکی هەیە لە ڕەهەندێکی کوردبوونە ڕەهەندێکی مسلمان بوونە ڕەهەندێکی نیسانی بوونە ئەبێ لە دوای ئەمە بینەوە بۆ سۆرانی بوون و بادینی بوون و ئیسلامی بوون و علمانی بوون و یەکێتی بوون و پاردی بوون و دموکرات بوون و کۆمەڵە بوون و پەکەکە بوون و سۆشالیست بوون لەم دوایشە کە شەعرێکم نووسی لەو بارەیەوە ئەوە بوو کە نە بادینیم نە سۆرانیم نە جافم و نە هەورامیم نە ئەسلامیم نە علمانیم نە نەخشیم و نە گەیلانیم نە ڕاستڕەوم نە چەبڕەوم نە شوێن کەوتوی ئەوم کوردم پێش هەموو ئەمانە خەمی گەورەم کوردستانە چۆن لە یەک کاتە ئێمە مسلمانێکی ڕاست بین
نیشتمال پەروەرێکی ڕاست بین دیموکرات خوازێکی ڕاست بین ڕێز بلا بڕوامان بە خۆمان نەبێت لە یەک کاتە دەست بە ئامانجەنەتەوەیەکانمان بگرین لە باشووری کوردستانە لە هەمان کاتە ئیسلاحی و عەدالەت خواز بین ڕەخنەش لە حکوومەت و لە دەسەڵات و لە هەموو ئەمانەوە بگرین بەس بازنە فراوانەکەی کۆکردنەوەمان لەبیر نەچێتەوە و ئێمە وەکوونەتەوەش بتوانین خۆمان پێناسەکەین ئەمە و زۆر شتێتر چکە من لە بواری جۆرە جۆرە قسەم کردووە چۆن لە عەلمانەت تێبکەین و هەڵە نەکەین شەڕی عەلمانی و ئیسلامی دروست نەکەین چۆن تێگەیشتێکی نوێمان هەبێ کە ڕەگە جوانەکانی ئیسلام و هاوچەرخێتیشی تیابێ بۆ ڕۆڵی ژن لە ئەم کۆمەڵگای ئێمە هەروەها یعنی شتی جۆرا و جۆر وتم 43 کتێبت بەم پەیامەوە نووسی بەم پەیامە کە ئێمە چۆن لە سەردەمی خۆمانە بژین چۆن لەم سەردەمایە بژین چۆن لە ناو دڵی مۆدێرنایە بژین لە ناو دڵی دنیای نوێیە بژین لە هەمان کاتە کەسێتی معنەوی خۆمان بەمانانەتەوەی و ئیسلامیەکە لە بیر نەچێتەوە بۆی خۆمان بە شوێنکەوتوی چاولێکەرێکی ئامێر ئاسایی هیچ لە بارانە بوو نەبینینەوە بەڵکو کارلێک بکەین لەگەڵ جیهانە بەڵام بە کەسێتی و ناسنامەی تایبەتی خۆمانەوە تاکو هێز لە خۆمانە دروستکەینەوە ئێمەش داوای پەیوەندێکی دادپەرور و هاوسەنگ لەگەڵ نەتەوەکانی دراوسێمانە بکەین و وردە وردە کارا ببین لەسەر ئاستی جیهانەوە بێنەوە سەر شانووی جیهان باشە بواری ئیسلامی و کوردی ئیسلامیکی تونڕە و بەرجەستە بکەین لە خودی خۆماندا یاخود کوردێکی تونڕە هیچیان ئەم تونڕەوانە بە بڕای من هەردووکان دۆخینە ئاساین لە کوردستانە جارێک کورد هەر زۆر کەمە توانێت ئیسلامی تونڕەوێ باشە یعنی ناخیوە تایپی دینداری کوردی ئێمە تەوازنەکە چۆن ڕاگیرێ ئێمە هەر کوردێک لە ناو کووردە ئیسلامی بوو تونڕە بوو بە جۆرە لە جۆرەکان لەژێر کاریگەری ئیسلامی عەرەبایە لەبەرەوەی لەسەر ئاستی جیهانە تا ڕادەیەکی زۆر وەکو پرەنسیب توندڕەوی زیاتر خەسەڵەتێکی کەسێتی ئیسلامی عەرەبیە هی میلەتانی تری موسڵمان نییە ئەسڵ لە ئێمەیە میانەڕەویە لێبوردەییە جوانیە تێکەڵاوبوونی هونەر و خواپەرستیە خانەقاکانمانە لە ناو کوردەواری ئێمەیە مامۆستا ئیسلام مۆدێرنەی هەیە فکری ئیسلامی مۆدێرنەی هەیە هەیەتی فکری ئیسلامی چۆنە مامۆستا فکر و معریفەی ئیسلامی ئێمە بێ ئیسلام جیاکەینەوە لە فکر و معریفەی ئیسلامی پێم بڵێ ئیسلام ئاینێکە کۆنونوێی نییە باش و خراپی نییە لە ڕوانگەی لانی کەم دیندارەکانەوە ڕەسەن و ناڕەسەنی نییە ئیسلام ئەو دەقەیە کە لەلایەن خواوە بەوحی هاتۆتە خوارەوە فکری ئیسلامی زادەی کارلێکی سێ ڕەگەزە ئەو دەقە ئەو وەحیە زائید واقعێکی لە ئامادە بوو وەزاید بیری بیرمەند یا زانە دایم لە فکری ئیسلامیە دوو ڕەگەز لە گۆڕانان دایم لە واقعێکی گۆڕاوە بیرەکەینەوە بیرمەند و زانایەکی تازەمان هەیە کەواتە بێ فکرێکی ئیسلامی تازەشمانە بێ لە ئاستی فکرە بەڵێ من هەر لە فەسڵێکی کتێبێکم بەو ناوەیە هەتا ئەبێت لە نوێکردنەوەی تەجدیدی فکری ئیسلامی تێپەڕین بۆ مۆدێرنەکردنی فکری ئیسلامی یعنی بەسەردەمکردنی فکری ئیسلامی ئەمە پەیوەندی بە عەقڵ و فکر و تێگەشتی مسلمانان و بیرمەندانی ئیسلامیەوەیە پەیوەندی بە خودی ئیسلامەوە نییە بەڵێ لەم ڕۆوە ئەکرێت تۆ دواکەوتوبی پێشکەوتوبی داخراوبی کراوەبی ناڕەسەنبی ڕەسەنبی لەبەرەوەی پەیوەندی بە تێگەشتی عەقڵی و پیادەکردنی خۆتەوە هەیە بەدەستی بەتاڵ نەهاتوومەتە بەرامبەر بەڕێستەوە سێرچێکی باشم کردووە پاشان هاتووم ئەم پرسیارش بەبێ مەبەست نەبکرد دەمگەڕێنیتەوە بۆ مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس لای جەنابتان چ واتایەک دەگەێنێت پاش مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس باز لە ڕێبەر و سەرکردەیەکی دیار کە قازی محەممەدە بۆ بکە چونکە من دینەکەم پێوتیت و سیاسەکەم پێوتیت مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس وەکو لایەنە دینیەکە کاریگەری لەسەر جەنابتان هەبووە وەکو لایەنە نەتەوەی نیشتیمانەکەش قازی محەممەد من ڕاستەوخۆ لە گەنجیمە بەڕەحمەت بێ مودەڕیسی مەزن کاریگەری لەسرم نەبووە لەبەرەوەی نەبووە بەس ئێستا ئەگەڕێمەوە بۆ مودەڕیس وەکو ڕەمزێکی گەورە یەکێ لە ڕەمزە گەورەکانی مێژووی ئێمەیە یەکێ لەو زانا سونەتانەیە کە زۆر لەژێر کاریگەری مۆدێرنیان نییە و بەشێک پارێزەری نەریتی حجرە و خانەقەی کوردستانە بەمانایەکی تر ئەو باز لە شتە هاوچەرخەکانی وەکو دەوڵەت و دموکراسی و نەتەواتی و ناسیۆنالیزم و
خودی مۆدێرنە خۆی و یعنی زۆر ریفۆرمی دینی و ئەمانە ناکە و پیاوێکی ریفۆرم خوازش نییە بەڵام فکری ئەو بەڵام مۆدێلی تێگەشتی ئەو بەڵام هەناسە و ڕوحی ئەو بۆ ئێمە لە ئیسلاحیە گەورەترە من لە نووسینەکەی خۆمان نمونەم بۆ هێنابەوە کە ئەم زانا مەزن و گەورەیە دوو کوڕی هەبوون هەردووکیان لە حیزبی کۆمونیستە کادر بوون حیزبی کۆمونیستی عراقی یعنی فاتیح و محەممەدی کوڕی کادر بوون ئەگەر بێت و لەم سەردەمایە بژایە و بۆ جۆرە مامەڵەی بکردایە ڕەنگە لای هەندێک ناوەندی دینی تونڕاو بکەوتایەتە زەر پشاری گەورە بەڵام ئەم دوانە لە جیاتی ئەوەی بکەونە بەرنەفرەتی یەکتر یا مامۆستا عەبدولکەریم بێ مامەڵەیەکی تونوتیژی و ڕق و ئایدۆلۆژیانە و عەقیدایان لەگەڵ بکە پێکەوە ئەکەونە کۆکردنەوە و ساختکردنەوەی ئەدەبیاتی کلاسیک و عیرفانی کوردی پێکەوە دیوانی نالی و مەحوی و مەولەوی ئامادەی چاپەکەن و پراوێزی بۆ نووسن و یعنی چەمکە قورسەکان بۆ ئێمە لێگەدەنەوە و ئەو خزمەتە گەوراکەن وەکو بنەماڵەیە کە کردویانە بۆ ئەدەب و بە تایبەتی ئەدەبیاتی کلاسیکی کوردی ئەمە علمی باسی علم نییە ئەوەی چی بەرەمێناوە باسی هەناسە و ڕۆحیەتی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیسە کە ئێمە لەم سەردەمەیە زۆر پێویستیمان هەیە بۆ کۆمەلگایەکی فرە بیر و باوەڕ فرە ئاستی دینداری تێگەیشتی جیاواز لە دین و لە غەیرە دین لەم کۆمەلگایە چۆن وەک ئینسان حورمەت یەک بگرین وەک هاوڵاتی حورمەت یەک بگرین وەک حورمەت یەک بکرین جیاوازەکانمان ئیدارەکەین و هاوبەشەکانمان و ئێمە ئینسانی لەبیر نەچێتەوە ئێمە کوردمان لەبیر نەچێتەوە هەموومان مسلمانی لەبیر نەچێتەوە بە ئاستی جیاواز و تێگەشتی جیاوازش مسلمانین هەندێکمان ئەگەر بە بیر و باوەڕش مسلمان نەبین بە حکمی فەرهەنگ و کلتور مسلمانین باشە هەندێکەیە لەم دنیاە مسلمانە لەو دنیا مسلمان نییە ئەوەش بابەتێکی ترە کابێت تۆ لە کاتی خۆیان جێبەجێکەی با حورمەتی یەک بگرین لە مەسەلە هاوبەشەکانە خزمەتی وڵاتەکەمان بکەین و نمونەیەکی جوانی پێکەوە ژانی کۆمەڵایەتی ئاراستەکەین لە هەمان کاتە مامۆستا عەبدولکەریم مدەڕیزێکێکە لەو زاتانەی توانیوێتی چۆن زانستە تەقلیدیە ئیسلامیەکە لەگەڵ هەستە کوردی هاوچەرخەکە پێکەوە کۆکاتەوە کە لە ڕاستیە لە سەرەتای سەرهەڵدانی ناسیۆنالیزم و نەتەوایەتی کوردیە هەستی عەدالەت خوازی و نەتەوایەتی کوردی بە جۆری تێکەڵاو بوون بۆ هیچ کەسێ ئاسان نەبوو لێکتریان جاکات باشە دێمە سەر قازی محەممەد ڕێبەر و ڕێنیشاندەری گەلی کورد کە هەموومان شانازی پێوە دەکەین لە تەواوی فکرە و ئایدیا سیاسیەکان لە هەچ کەس دەپرسی ئەوەی یەک تۆسقاڵ کوردایەتی تێدا بێت شانازی بە پێگەی قازی محەممەد ڕێبەرمانەوە دەکات بۆ جەنابەت چ واتایەک دەگەیەنێت ئەتوانم بڵێم یەکێکە لەو سەرکردانەی و لەو ڕەمزانەی لەو ڕەمزە هەرە گەورە و لە پێشینانەی کە بەردەوام لە مێشک و زهن و بیرکردنەوەی منە ئامادەیە بەردەوام کاریگەریشی لەسەر کاریگەری زۆریشی لەسەرما ڕێزێکی یەکجار گەورم بۆ قازی محەممەد هەیە لەبەرەوەی ڕەمزی بێکە و بەستنی فکر و ئەخلاقی ئیسلامی و نەتەوایەتی کوردی و دیموکراسی و لێکبردننی ئاینی و خۆنەویستی سەرکردانەیە لێ کاتە خۆنەویستی سەرکردانەیە لێ کاتە لە ماڵی خۆی ئەبەخشی بۆ کۆمارەکەی بۆ حیزبەکەی ئەو بەسەر حسابی کورد و کۆمار و حزبی دموکرات و پێشتر ژێکاف و ئەمانە دەوڵەمەند نەبوو ئەمانە بەشداریان کردووە لە خەمڵاندنی ئەژمونی ژێکاف ئەزمموی حزبی دموکرات ئەزمموی کۆماری کوردستان کە بە بڕوای من مەرجعیەتی نەتەوایەتی هاوچەرخی کووردە ئەوە مەرجعیەتی نەتەوایەتی هاوچەرخی کووردە قازی محەممەد یەکێکە لەو ڕەمزانەی بە ژێکافەوە ئەبێ ئێمە بۆ ڕاستکردنەوەی زۆر شتی ئێستامان زۆر جار بۆ گەڕێنەوە زۆر جار بۆ بگەڕێنەوە سوودی لێ وەرگین ئامادەی بکەینەوە و منی شاڵا لە نووسینێکمان کە لەم دوایە حیزبی دموکراتی کوردستانیش بڵاویان کردەوە لە هەندێک سایت و ڕۆژنامەکەی خۆشیانەی شاڵا نووسیومە کە چۆن قازی محەممەد بە مەرگی خۆی میلەتێکی لە فەوتان ڕزگار کرد بەردەوام لە ناوماناژی ئەو تەنها بە ڕواڵەت مردووە لە چەندین فۆرمی زیندوێتی معنەویە ئەو زیندوێتی خۆی پاراستووە و بوو بە کائینێکی نەمر هەتا ڕۆژی کامل لە وجدانی ئینسانی کورد و کۆمەڵ ئەو ئاڵایی کە ئێستا هەیە ئەو جۆش و خڕۆشە کوردیەی کە لە ئێستەی ئێمەدا هەیە بەبوونیەتی ئەو دەگەڕێتەوە ئەو دەگەڕێتەوە ئەنجا پێمە بیرمان نەچێ ئەزمونونەکەی ئێو ئەزمونێکی کوردستانی سەراسەریە بە تەواوی مانە ئەم نەفەسە نەماوە یعنی تێکۆشە برێ خوێنی بارزانیەکان
گەنجە تێکۆشەرە سلەیمانیەکان باکووریەکان ڕۆژئاواییەکان هەر هەمووی لەگەڵ ڕۆژهەڵاتیەکانە بەشدار بوون لە دروستکردنی ئەزمموی کۆماری کوردستان لە ئەزمموی کوردستانە یعنی ڕەمزی بێکەوە بوونی کوردە لەسەر ئاستی هەموو پارچەکانی کوردستان و خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەو شتەی کە ئێمە ئێستا نیمانە بەداخەوە یا بڵین بە گوێرەی پێویست نیمانە ئەبێ ئێمە بۆی بگەڕێتەوە بۆی جارێ بینای گوتارێکی یەکگرتووی کوردستانی سەراسەری بکەین. ئەمە خاڵێک لە لای من کە جێگەی پرسیارە جەنابتان لە نووسینێکدا باس لە سەرکوتکردنی کوردەکەن وایە؟ لە چەندین نووسین باشە لە چەندین نووسیندا بەڵام بۆ ئێستەی سەردەمەکە زۆر جار ئێمە لێرە و لەوێ سەرنجمان هەیە تێبینیمان هەیە لە ڕوتی سیاسەتکردن لە ڕوتی ژیانکردن هەر چۆنەیەگە بێت تا کۆتاییەکەی لە چوار پارچەی کوردستاندا نەک لە هەرێمی کوردستاندا بەڵام لە کۆتاییدا ئەو کاتەی کە ڕۆژئاوالی دەقەومێ لە هەرێمی کوردستان و لە باشوور و لە ڕۆژهەڵاتەوە دێن دەبنەوە یەک دەنگ و یەک دەکاتە دوو دەکاتە یەک و تا کۆتایی ئەم پەیامانە ئەم دروشمانەی پێشەوە قازی محەممەد هەڵدەکەنەوە کەواتە کورد لە هەر و مەرجێک و لە هەران و ساکتێکدا ئامادەیە بۆەوەی کۆدەنگ و یەکدەنگ بێت لە پێنا و هەڵوێستەنەتەوەی نیشتیمانەکانی خۆیدا مرۆڤی سادەی کوردی دەستکاری نەکراوە دەستکاری نەکراوە ویژدانی تەپوتۆز لێنیشتوو بەهۆی ڕووداوە سیاسەکانەوە کوردی سادا بەڵێ مرۆڤی ئاسایی کورد بەم جۆرە بیرەکاتەوە باشە کێشەی ئێمە کێشەی نخبەیە کێشەی سەرکردایەتی حیزبە کێشەی ئەفەنیەکانە کێشەی خۆخاون بەرژەوەندەکانە ئەگینای ویژدانی وە قوڵایی دڵ و دەرونی ئینسانی کوردستانیە لەسەر ئاستی کوردستانەکانە من کاتی خۆی شعرەکەم بەم ناوە نووسی بوو تا ڕادەیەک ئەڵێ لی گەڕێن کۆڕ با بێ دەنگ بێ گۆمێکی ئارام و مەنگ بێ با زمانی دڵ بپژێتیایە هەرچی وا لە ناخیدایە دەری خاو ناخی سپی و سۆڵ دەرکەوێ بۆ خەڵکی کۆڵۆڵ ئەوە ناخی سپی و سۆڵی ئینسانی کووردە باشە ناخی سپی و سۆڵی ئینسانی کورد باشە مامۆستاکاتی بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوات بە هەندێک پرسیار بە کورتی و بە پوختی جوابم بەرەوە سەرتا ئازادی چۆن پێناسە دەکەیت ڕێزگرتنە لە ئینسانیەت و مسلمان بوون و هاوڵاتیت بوونی خۆت و بوونی دەرفەتە بۆ گرخستنی تواناکان و دۆخێک کە هەست بە زۆر لێکردنی نەکەی لە چوارچێوەی یاسا و ئەخلاق و ئاینە هیوە ئاسۆیەکە کابێ هەمیشە لە بەردەم تابێ بۆی لە ڕێگایە نەخنکەیت و تووشی یاناسە بڕکەنەوێت مرۆڤ بوون ئەو سنتەرەیە کە پێویستە شتاکانی تر بە دەوریا بخولێنەوە و پێوەری ئێمە بێ بۆ هەڵسەنگاندن و حکومدانی کۆتایی و استراتیژی ئەرفانیت ڕواهەڵە قوڵ و پاراوەکەی دینە و لەم سەردەمەیە لە کاتی خۆی زیاتر پێویستیمان پێێتی لەبەرەوەی چاوسانەوەی ڕۆحی مرۆڤ یەکجار پەرەیسەندوە باشە مامۆستا تەسەوف و عیرفانیت ئایا لە یەک گیانی ئیسلامیدا پێناسە دەکرێت تەسەوف و عیرفان جیاوازیان هەیە و لێکچوونیان هەیە عیرفان زیاتر لایەنە نەزەری و ئەدەبی و فەلسەفیەکەیە تەسەوف زیاتر لایەنە پراکتیکی وینەکەی و لەگەڵ کۆمەڵە قسەی تریشە کە لێرە یا جێگای نابێت شتێکم وت کە عەزیەتی جەنابتی یابێت لە بەرنامەکەدا پێت باشە بەردەوام بین بەردەوامە بەڵام زۆریش نەخۆ دەزانێ باشە زۆر سپاس بۆ جەنابتان مەبەستم بەردەوامیدانی بەرنامەکە لە کاتەکانی کەدا بۆ لەگەڵ میوانانی کەدا بە پێویستی دەزانن بەڵێ بۆچینە خزمەتێکە و ئێمە خەڵکانێک ڕەنگە زیاتر بناسین کە بە گوێرەی پێویست ڕەنگە نەمان ناسی بنیان باشە سپاس بۆ بەڕێز کاروانی کە لەگەڵمان بوویت خۆشحاڵ بووم کە دیوە شاراوەکانی جەنابتانمان کردەوە و هەندێک لە دیوە شاراوەکان کە ڕەنگامە یەکەم جاریش نەبێ قسە لە هەندێک کامکەن و هەندێکی شار ڕەنگە تازە بێت باشە زۆر سپاس دووبارە بۆ بەڕێزتان سپاس بیسەر و بینەر سپاسی ئەوەش دەکەم کە تاو کاتتان پێبەخشین لە بەرنمەیەکی زۆر باشی ئەم جاری بەرنامەی ستاتیکادا لەگەڵمان بوون و کاتی خۆتان بە بەرنامەکە و بە مامۆستای بەڕێز بەخشی کاتێک شاتان بۆ دەخوازم خواتان لەگەڵ بێت.